دیارە تەنیا 5 مانگ ماوە بۆ ئەو وادەیە کە سەرۆکی هەرێمی کوردستان دەستنیشانی کردبوو بۆ بەڕێوەبردننی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان، بەڵام ئێستا دۆخەکە بە جۆرێکی ترە بۆ پێی کە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق بڕیارەکە سەرپەرشتی ئەنجامدانی هەڵبژاردن بکات لە هەرێمی کوردستان. بۆ ئەمە بەستە دەمانەوێت گفتوگۆی زیاتر بکەین. بەڕێز عەلی قادر شارەزای بواری هەڵبژاردن ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵمان دەبێت گفتوگۆی زیاتر دەکەین. کاک عەلی ئەم کاتت باش، زۆر سپاس کە میوانی کوردستان 24 بڕیارە سەرۆکی هەرێمی کوردستان جارێکی دیکە وادەیەک دیاری بکات بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. بە بۆچوونی ئێوە چ کاتێک وادەیەکی گونجاوە بۆ ئەوەی هەڵبژاردن بەڕێوە بچێت؟ بێگومان بە ڕەچاوکردنی دۆخیەوەی کە هەڵبژاردننی پارێزگاکانی عێراقیش بەڕێوە دەچێت. کاتی ئێوە و بینەرانی کەی 24 باش، بەڕاستی لەم دۆخەی ئێستاە دەبێت بگەڕێنەوە بۆ یاسا و یاسای سەرۆکایەتی هەرێم ئەو دەقەی بەڕوونی دیاتایە لە کاتێکا کە پەرلەمانی کوردستان نەتوانێت کۆ بێتەوە یا هەڵبوەشێتەوە بە هەر هۆکارێک بێ لە مادەی دەبڕگەی دوو دەڵێت سەرۆکی هەرێم ماوەی 15 ڕۆژدا مدەی هەڵبژاردن دیارێکە، وادەی هەڵبژاردن دیارێکە و لە هەمان کاتیشدا دەبێت لە ماوەی 6 ڕۆژدا ئەنجام بدرێت. کەواتە کوردستان با بڵین پەرلەمان هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان محکومە بە ماوە و محکومە بە قانون، دەبێت لە وادەیەکی نزیکدا و هەڵبژاردنە ئەنجام بدرێت. وەک ئەوە نییە کە وادەیەکی زۆری لەبەر دەستدا بێ و بە ئیسراحەتە و هەڵبژاردنە ئەنجام بدرێت. ئەو هەڵبژاردنە هەڵبژاردنینە ئاساییە، ئەو هەڵبژاردنە هەڵبژاردنێکە کە پەرلەمانی کوردستان کەوتۆتە بۆ شایی یاساییەوە، توانای کۆبوونەوەی نییە و حکوومەتی هەرێمی کوردستان بۆتە حکوومەتی کاربەڕێکرد، کەواتە ئەبێ کارێک بکرێت و کۆمیسیۆنی عێراقیش کاری ئەوە بکات لە وادەیەکی نزیکدا، لە نزیکتر دەرفەتدا و هەڵبژاردنە ئەنجام بدا. و ئەگەر نا دەبێت سەرۆکایەتی هەرێمی کوردستان داوا لە مەحکەمەی ئیتیحادی بکات ڕێگەچارەیەکەی بۆ بدۆزێتەوە. باشە، ئەگەر چنە کە تۆ مامۆستا قادر دەست پێکەیت دووبات و بخێر بهەی، ئەگەر ئەو وادەی نزیک یعنی هەردوو هەڵبژاردن ئەنجومەن پارێزگەیان عێراقیین هەرێما کوردستانی پەرلەمانی دیەکەم ڕۆژدا ئەگەرن تەکنیکی چنە و نەیەنەکردن هەردووک بە یەک ڕۆژدا؟ لە ڕووی تەکنیکیەوە لە کوردستان هیچ هەڵبژاردنێک ناکرێت لەگەڵ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکاندا، کەواتە ئەو مواسسەی هەڵبژاردننی عێراق کە لە کوردستاندا هەیە بە دەستەی هەرێم و نووسنگەی پارێزگاکانیەوە دەکرێت تەیارکرێن و لە هەمان کاتیشدا کۆمیسیۆنی کوردستان کە هەیە فەرمانبەری زۆریان هەیە و کارامن و شارەزان دەکرێن تەنسیب کرێنە سەر کۆمیسیۆنی عێراق فەرمانبەرەکانیان، ئەو کات هەڵبژاردنەکان بە وادەیەکی خێراتر و بە ئالیەتێکی خێراتر ئەنجام بدرێت. بەڵێ باشە کاک عەلی، ئێستا کە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق بڕیارە سەرپەرشتی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکات، خۆتان دەزانن کە پێشتر یەکێتی و بەشێک لە حیزبەکان داوای فرەبازنەییان دەکرد، داوای هەمواری یاسای هەڵبژاردنیان دەکرد. ئێستا هیچ دەرفەتێک ماوە بۆ هەموارکردنەوە یاسای هەڵبژاردن یاخود ناچارن بەوەی کە بە یاسا کۆنەکە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ئەنجام بدرێت؟ من تەدەخولی لایەنە سیاسەکەی ناکەم، بەڵام ڕێگەچارە بۆ حیزبەکانی لە ڕووی لایەنە فەرمیەکەیەوە قسە دەکەم. هیچ دەرفەتێک نەماوە کە یاسای هەڵبژاردننی پێشوو دەستکاری بکرێت، دەبێت هەڵبژاردن بە یاسای پێشوو بکرێت و لە هەمان کاتیشدا بەو شێوازەی کە ساڵی خولی 5 پێبڕێەوە براوە، ئەمە یاسایە و هەیە و جێگیرە و دەبێت هەڵبژاردنەکانی پێ ئەنجام بدرێت. کەواتە ئەو بووەتە فاکت کە یەکبازنەیی هەڵبژاردن ئەنجام بدرێت؟ بەڵێ دەبێت بە یەکبازنەیی ئەنجام بدرێت و بە یاسای پێشووی هەموارکراو ساڵی 2013 یا ساڵی 2018 هەڵبژاردنەکانی پێ ئەنجام بدرێت، بەو شێوازە هەڵبژاردنەکان ئەنجام بدرێت. بەڵام لێرە کۆمەڵێک پێشهات و پێشنیاز و ئالیەت هەیە
کە دەکرێت حیزبەکانی کوردستان بۆی لەم بازنە چەق بەستووە دەربازیان بێت بێن کۆمەڵی ڕێکەوتن بکەن. بۆ نمونە دەرەچەیەک هەیە کە ئەویش دەرەچەیەکی زۆر باشە کە ڕێکەون لەسەرەوەی با قۆناغێکی ئینتیقالی بێ ئەم قۆناغم. بۆ نمونە بە هەڵبژاردن بۆ ماوەی 2 ساڵ بێ لە ڕێککەوتنێک بکەن بۆ ماوەی 2 ساڵ هەڵبژاردنێک بکەن پەرلەمان هەڵبژێرنەوە حکوومەت کاراکەنەوە. لەم 2 ساڵەدا ڕێکەون لەسەرەوەی کە یاسایەکی نوێی هەڵبژاردننی گونجاو بەو شێوازەی کەمون لایەک لەسەری ڕازی بێ دابڕێژن و تۆکمە بێ و بتوانن هەمویان پێیان ڕازی بن و کاتە لەو 2 ساڵەیە هەڵبژاردن بکرێ. ئەمە ئالیەتێکی ئالیەکێتی تر هەیە بمبوو دەبا من ڕێگەی دووەمیش ئەوەیە بەڵێ کە حیزبەکانی کوردستان هاوپەیمانیەک ببەستن واتە بە تایبەتی ئەو حیزبە سەرکیانەی کوردستان با بە یەک لست دابەزن ئیتیفاقێکی سیاسی بکەن لە نێوان خۆیانە بە یەک لست دابەزن ئەم قۆناغەی 4 ساڵە تێپەڕێنن با بە هاوبەش بن بە یەکەوە وەکو یەک کوتلە ئیدارەی وەزعەکە بدەن و لەو ماوەیەشدا یاسای هەڵبژاردن بە شێوەیەکدا ڕێژنەوە کە بگونجێ و خواستی هەمووانی تێدا. باشە بەڕێز عەلی ئەوەی جەنابەت باس کرێستەوە لە ڕووی سیاسیە پێش ئێستش هەر لە قسەی خۆت باسیەوەیت کرد کە تێپەڕبوون لەو بۆشایەتی دستوری لە ڕووی یاسایی و باس دەکەم کە تو شارەزەی بواری هەڵبژاردن چی بژاردەی بەرامبەر هەرێمی کوردستان و سەرۆکاتی هەرێمی کوردستان حتا وادەیەکی نزیک تێپەڕبوون لەو وادەی ئانکو ئەو جەنبەی دستوری. بەڵێ بەپێی بڕگەی دێم عەفوەن بەپێی بڕگەی پێنجەم لە مادەی دێم لە یاسای سەرۆکایەتی هەرێمە سەرۆکایەتی هەرێم بەردەوامە بێ. سەرۆکایەتی هەرێم شەرعیەتی دەرکردنی یاسا شێبێ بە ڕاوێژ لەگەڵ سەرۆکی پەرلەمان و سەرۆکی ئەنجومەنی وەزیران توانای هەیە بڕیار دەرکا کە قووەتی قانونی هەبێ. لەم دۆخەی ئێستادا ئەگەر دەرفەتەکان نەگونجان یان بەڕاوێژ لەگەڵ محکەمەی ئیتیحادی و لەگەڵ کۆمسیۆنی عێراق ئەگەر نەتوانرا لە دەرفەتێکی نزیکدا هەڵبژاردنەکان بکرێت دەکرێت دەرەچەی تر بدۆزێتەوە. ئەویش ئەوەیە وەک ساڵی 92 هەیئەی قەزای کوردستان هەیئەتێکی لێ هەڵبژێردرێت سەرپەرشتی هەڵبژاردنەکانی کوردستان بکەن ئەوەش ممکنە. بەڵێ کاگالی دەگەڕێمەوە سەر گوتەکانی پێشوت کە باست لەوە کردیانی دەکرێت ئەمە قۆناغێکی ڕاگوزەر بێ بۆ ماوەی 2 ساڵ هەڵبژاردن بکرێ. پێتان وایە دۆخی ئێستای هەرێمی کوردستان و پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکان بە جۆرێکەوە دەخوازێت یا پێشبینی ئەوە دەکەن کە ئەو ئەگەری کە باست کرد بێتە جێ و ئەم هەڵبژاردنەکە ئەنجام دەدرێت بۆ ماوەی 2 ساڵ بێت تاوەکو لایەنە سیاسیەکان خۆیان ڕێک دەخەنەوە و یاسای هەڵبژاردن هەموار دەکەنەوە؟ حیزبەکانی کوردستان هیچ چاریان نییە جگە لە ڕێکەوتن و هیچ ڕێگەیەکیان نییە جگە لە ڕێکەوتن و هیچ دەرەچەیەکیان نییە جگە لە ئەنجامدانی هەڵبژاردن و لە وادەیەکی نزیکیشدا. بۆیە ئەم دەرەچانە دەرەچەی باشن ئەگەر حیزبەکانی کوردستان بێن لەسەری ڕێکەون پێکەوە پێک بێن و یەکێک لەو ڕێگە چارانەی کە بۆ هەمووان زیاتر گونجاو بێ پەیڕەوی بکەن بۆ ئەوەی لەم دۆخەی ئێستای کوردستاندا لەم دۆخەی ئێستای کوردستان کەتیایەتی بە زووترین کات دەرباز برێت هەرێمی کوردستان بچێتە ناو دۆخە دەستوری و یاسایەکەی خۆی و حکوومەتی کاربەڕێکەر نەمێنێت حکوومەتی تەواوی مافە یاسایی و دەستوریەکانیان بخەنەوە گەڕ و دواتر بە شوێنەی ئەو یاسا ئەو پەرلەمانەیە ئەو قۆناغی کە هەڵیان بژاردووە پەرلەمان کەتیای هەڵبژێردراوە بۆ ئەو ماوەیە کە دیاریەکەن ئەتوانن کار لەسەر یاسایەکی تۆکمە بکەن و ڕێکەوتنی تۆکمە بکەن و بە شێوازێک لە شێوازەکان بەرنامەکان داڕێژنەوە کە باشترین هەڵبژاردن ئەنجام بدرێت لەو قۆناغەدا و هەمووشە لەسەری ڕازی بن. ڕێکەوتن ئەساسی هەموو کێشەکانە و تەنها سندوقەکانی دەنگدانیشە کێشەکانێک لا ئاکاتەوە بۆیە پێویستە حیزبەکانی کوردستان بە خێرایی و بە زوویی ئەم قەناعەتیان لا دروست بێ و بچنە سەر مێزی گفتوگۆ و چارەسەری کێشەکان بکەن
هیچ دەرەچەیەکی تر نییە جگە لەو دەرەچانە. زۆر سپاس دەکەین بەڕێز عەلی قادر شارەزای بواری هەڵبژاردن ڕاستەخۆ لە کەرکووک و میوانی ئەمە بووی سپاس. زۆر سپاس.